مناڵە ئازیزەکان ئەمڕۆژ لەگەڵمانە بن بوو بەسەرکردنەوەی چەند مناڵێک لەگەڵمانە بن ئێستا ئەوان سەرقاڵی وێنە کێشانن با بڕووین بزەی وێنەی چییە کێشن و بەچیەوە سەرقاڵن فەرموون ڕۆژتان باش مناڵە جوانەکان چۆنە؟ سەیرم کەنەوە بۆ سەیرم ناکەن من هاتووم بۆ لایەوە چۆنە؟ باشن من ناوم زیتاڵەیە ئەی تۆ کچە جوان لیا ئەی تۆ هەنی ئەی تۆ ئافرین ئەی تۆ ئاریس ئەی تۆ ئامێس ئاریس ئافرین ئاریس ئامێس ئەوە سەرقاڵی چی؟ وێنە کێشان باشە وێنە جوانانە شەریەوە کێشەوتانە ئافرین زۆر باشە باشە ئێوە وانەی هونەرتانەیە؟ ئەی باشە لە ماڵەوە وێنە کێشن؟ ئافرم ئەزانی چی بکەن لە ماڵەوە؟ لە بری ئەوەی ئایپاد و مۆبایل و شتانە بەکاربێنن ئەبێ خوو بەنە وێنە کێشان باشە؟ بۆ ئەوەی چاوتان نێشێ بۆ ئەوەی زیرەک بن مێشکتان بەهێز بێت و ئاسی بیرکردنەوەتان زۆر بەهێز بێ باشە؟ وێنەی چییە کێشی تۆ؟ ئەو وێنەی چییە؟ شووتی زۆر خۆشە شووتیتانی چییە؟ سوێرە یان ترشە؟ شووتی شیرین خۆشە وایە؟ شووتی ناوکەکەی چ ڕەنگە؟ ڕەشە دە باشە وێنەکە و بکێشە من دوایی ئەمەوە سەیرێکەم باش؟ ئەی تۆ وێنەی چییە کێشی؟ من وێنەی کچێک و لەگەڵ گوڵ و کوڕێک و ئیتی پەپولە ئافرین پەپولە ئەفرێ یان بە عەرز هاڕووە؟ ئەفرێ بەچی؟ بە باڵەکانی ئەی تۆ توانی بفری؟ بۆچی؟ کوڕە تۆ زۆر زیرەکی ئەی هاوارەوە چییە؟ ئەی تۆ ئامێس وێنەی چییە کێشی؟ خانووەکە چەند قاتە؟ یەک بە بلۆکێکی یان بە خۆم ئافرین بۆ تۆ ئەی تۆ وێنەی چییە کێشی؟ دوو کوڕ ڕاوەکەن ڕاوی چیەکە؟ ماسی ڕاوی ماسیەکە و ڕاو ماسی کردووە؟ بەچی؟ بە قوڵەب؟ باشە ئازاری جانداران نەی باشە؟ جانداران هەمووی خۆش بوێ لەبەرەوەی ئەوانیش وەکو تۆ پێویستیان بە ژیانە ئەی تۆ کچە جوان وێنەی چییە کێشی؟ دار و درەخت سەوزایی وایە؟ تۆ نەمام ئەچێنی؟ نەمام بچێنە لە وەرزی خۆیان باشە؟ بڵێ بۆ لەبەر ئەوەی کوردستانەکەمان پڕ بێ لە دار و درەخت و سەوزایی بۆ ئەوەی ئاوهەواکەمان خۆش بێ باشە؟ هەر بژین وێنەکانتان بکێشن دوایی ئەمە بۆ لاتە سوپاس چۆنی کچە جوان؟ باشی؟ کە جوان و ڕوو خۆشە ناوە چییە؟ باشە و سەرخاڵی چی؟ وێنە کێشان هەر بژی وێنەی چییە کێشی؟ ئەی باشە مامۆسای وێنەکەتان ناوی چییە؟ مامۆسا شتی باشتان فێرەکە وێنەی باشتان فێرەکە؟ زۆر باشە ئەوەی سەری سەرەوە وێنەی چییە کێشاوتە؟ BTS ئەی ئەوەی تر؟ ئەو شتە سوورە ئەوە دڵە دڵ مرۆڤ ئەتوانێت پێی بژی وایە؟ هەر بژی وێنەکە و بکێشە دوایی ئەمە بۆ لاو باشە؟ زۆر باشە چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ئەوە چییەکەی؟ ناوە چییە؟ ژیار کاکە ژیار ئەوە وێنەی چییە کێشی؟ ساحەی چی؟ ئەوە چیەکەنەوە مناڵانە؟ یاریەکەن؟ یاری چیەکەن؟ دوو گۆڵی ئافرین تۆ یاریەکەی؟ ها؟ زۆر باشە بەردەوام بە لە وێنە کێشان دوایی ئەمەوە سەیری وێنەکەوەکەم هەر بژی ئەوە چیەکە نێوە؟ وێنە ئەی تۆ تۆش وێنە ئەی تۆ ئەوش وێنە کێشێ ناوتان چییە؟ تۆ ناو چییە؟ ئافرین ئەی تۆ زۆر باشە ئەو وێنەی چییە کێشی؟ وێنەی ئاڵا ئاڵای کوێ؟ کوردستان ئافرین هەر بژی باشە پرسیارێکە لێکەم
ئاڵای کوردستان چەند ڕەنگە؟ سێ. سێ. چی و چی؟ سوور. سەوز. زەرد. زەرد. ڕەنگێکی تریش؟ سپی. زەردەکە کامەیانە؟ زەردەکە خۆرەکەیە هەر برژی زۆر باشە. ئەی تۆ وێنەی چیە کێشی؟ دار گەڵاکەی چ ڕەنگە؟ سەوز. ئەی قەدەکەی؟ قاوەیی کاپ. ئافرین زۆر باشە هەر بشی بەردەوام بە لە وێنە کێشان تا گەورە ئەبی بە وێنە کێشێکی بەناوبان چونکە دڵنیا مامۆساکە وێنەی باشتان فێرەکە سەیری وێنەی هەمووتانم کردشی باش فێرە بن باشە هەر بشی چۆنی کوڕە جوان باشی ئەوە چیەکەی وێنەی چی وێنەی ساحە تۆ وەرزشەکەی لە ساحە لەگەڵ هاوڕێکانە زۆر باشە ئەی لە ماڵەوە ئایپاد و مۆبایل و شتانە بەکارێنی ها ئەبێ بەکاری نێنی لەبەرەوەی زیانی بۆ چاوەکانە هەیە بۆ تەندروستی و هەروەها بۆ مێشتیشە باشە لە ماڵەوە زای خۆ بەچیوە سەرقاڵکە بە وێنە کێشان بە یاریکردن لەگەڵ مناڵەکانی هاوڕێتە لەگەڵ خوشک و براکان تا یاریکە وێنەکانە بکێشە وانەکانە بخوێنە باشە هەر برژی چۆنی کچە جوان ئەیە وەر لەو قژە جوانەی ئەوە چ ڕەنگە قژە زەردە ئەیە کاغەزەی وێنەی لەسەرە کێشی چ ڕەنگە زەردە ئافرین ئەوی شەر زەردە حەزت لە ڕەنگی زەردە زۆر باشە ئەو وێنەی چیە کێشی حەزم لە ڕەنگەکانە ئەوش خانوم دروست کرد ئافرین هەر زۆر باشە ڕەنگەکان نادی ناوەکانیان بڵێ چەند ڕەنگە زانی سەوز بەمەیی زەرد قاوەیی ڕەش زۆر باشە ئافرین بەردەوام بە لە وێنە کێشان باشە لەبری ئەوەی یاری بە ئایپاد و مۆبایل و ئەو شتانە بکەیت خۆ بە وێنە کێشانەوە سەرقاڵ بکە زۆر باشە هەر بژی چۆنن باشن ناوە چییە ئەی تۆ ئەی تۆ مەیلی ئەی تۆ ئافرین ئەی تۆ زۆر باشە ئەوە سەرقاڵی چی ئافرین بۆ ئێوە بەردەوام وێنە بکێشن وێنە کێشان لە یاری ئەلکترۆنیەکان زۆر باشترە نابێ ئەو شتانە بکەن نابێ ئایپاد بەکاربێنن چونکە ئەوە بۆ مناڵ نەکراوە ڕاستە نابێ مۆبایل بەکاربێنن تەنیا ئەو کاتانە بەکاری بێنن کەوانەی ئۆنلاینی پێخوێنن باشە بۆ ئەوەی سوودی لێوەرگرن ئەیەوە سەیری تەلەڤیزۆنەکەن سەیری کوێەکەن سەیری کورساتەکەن سەیری کورساکە نەزانن بۆچی لەبەرەوەی ماوەی مناڵانی زۆر خۆشی لێیە لەبەرەوەی شەوان من پیشانەیە ئێواران من پیشانەیە لە کاتی ئەفلام کارتۆنەکانە ماوەی بەرنامەی مناڵانی خۆشمانەیە باشە بۆ ئەوی سوودی لێوەرگرن خەریکی وێنە کێشانەکان بن من یەمەوە سەیری وێنەکانتانەکەم باشە هەر بژی چۆنن باشن ئەوە تۆ ناوت چییە لیا چۆنی ئەی تۆ ناوت چییە محەممەد وەسعە چۆنە ئەی تۆ کچە جوان لۆڤی ئەی تۆ ئانیا ئافرین ئانیا ئەی تۆ ئەحمەد ئەی تۆ مسان زۆر باشە ئەوە سەرقاڵی چی وێنە کێشان باشە من شتێک لە ئێوە داواکەم ئەتوانێت نەموتان بەیەکەوە یەک گۆرانی خۆشە بۆ بڵێن دەی کەوتم سێت بۆم بڵێن یەک دوو سێ قوتابیم لە پۆلیسێ ئازاو ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوە لە باخی ژین بێفەروا شەیدای گوڵی زانستم هەر خوێندنام بەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی کتێب پێ بکەم تا بکەم بە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان ئافرین یەک چەپڵی قایم بۆ خۆتان هەر بژین شێرەکانی داهاتوو چەند جوان چۆنی باشی ناوت چییە کاڵێ ئەوە وێنەی چیە کێشی گوڵ ئافرین ئەو گوڵە چ ڕەنگە شین و تۆ حەزت لە ڕەنگەکانە حەزت لە چ ڕەنگەکە زیاتر زەرد و شین و سوور ئافرین ئەو ڕەنگانە زۆر جوانە ئەی جلەکانی من جوانە ڕەنگەکانی چی و چی سەوز سپی
سور سوور تەواو زۆر باشە ئافەرین چەپڵێ بۆ خولیە ئافەرین چۆنی باشم باشی باش. ناوت چییە ئارام ئارام گیان ئەو وێنەی چیە کێشی وەڵا خانم خانوو زۆر خۆشە و خانووە جێم نەبێتەوە تایە ئەتوانم بە پێوەتیا بۆستم ئاخر سەرم نایە لە سەقفەکە دڵنیایی دەتەواوی کە تەواو بوو منێتمە ناو خانووە باشە بەس تۆ نەیتە ژوورەوە من پڕخەکەم لە کاتی خەو باشە ئافەرین بۆ تۆ ئارامجان بەردەوام بە لە وێنەکەم چۆنی کوڕە جوان باشی ئەو وێنەی چیە کێشن دار دار ئەو ناو چی بوو ئەنەس ئەنەس ئەوە داری چییە داری سەر دارگوێزە بینیوە ئەی دار خوڕما ئەی داری شووتی نە شووتی داری نییە ئەو بەگاڵتەوە پێم وتی وتم زان مەزانێ ئافەری تۆ مناڵێکی زۆر وریای باشە ئەو دارە گەڵاکانی چ ڕەنگە سۆس دارە بینیوە گەڵاکانی شین بێ نە منیش نەمبینیوە بۆ ئەسمکانیە ئافرین لەبەرەوەی ئەو مادانی کە لە ناو گەڵاکەیە هەمووی پیان نەوترێ مادەی کلۆرۆفیل وایە دار سوودی بۆ چی و چیەیە بۆ هەواکەمان خۆشەکە ئەو دارانی بەردار نەتوانین بەرەکەشی خۆین وایە ئافرین هەر بژی چۆنی کچە جوان باشە باشی ناوت چییە لیا لیا گیان ئەوە سەرقاڵی چی سەرقاڵی وێنم ئافرین باشە تۆ چی بۆ مناڵاناڵی کە ئایپاد و مۆبایل و ئەو شتانە زۆر بەکارێنە نابێت چ ڕێنماییەکیان نەکەی بیانەڵی چی نابێ نابێت سەرقاڵ مۆبایل و ئایپاد ئافرین بۆچی بەرەوەی خراپە خراپە هی تەمەنی ئەوان نییە وایە بەڵام لە کاتێک هاتوانی بەکاری بێنی کە وانەکانت خوێنی بە شێوەی ئۆنلاین وایە هەتا دوای کرۆنا کە کرۆنا نەما ئەو کاتە قوتابخانەکان وەکو خۆیان لێتەوە وایە ئافرین هەر بژی سەرقاڵی وێنە کێشانەکەی خۆ بە سوپاس چۆنی کچە جوان باشی ئەوە چیەکەی وێنە وێنە ئەی ناوت چییە تانکە ئافرین باشە تۆ کاتەکانت چۆن دابەشەکەی لە ماڵەوە وا ناخوێنی چەند سەعات یەک دوو سێ چەند باشە ئەی سەیری تەلەڤیزۆنەکەی ئەبێ سەیری تەلەڤیزۆنیش بکەی کاتەکانی وا دابەش بکەی بۆ خەو بۆ خواردن بۆ سەیری تەلەڤیزۆن بەڵام ئەبێ کە سەیری تەلەڤیزۆنەگر بیخەیتە سەر شاشە جوانەکەی کورسات باشە لەبەرەوەی بەرنامەی بەسوود و زۆر باشی تیا بۆ مناڵان ماوەی مناڵانی زۆر خۆشی هەیە ئەفلام کارتۆنەکە من پیشانەیە منیشەوە نەجوانم لە تەلەڤیزۆنەکە تۆش پیشانەیە وایە ئیتر ئەبێ بەردەوام سیرکەی باشە نابێ مۆبایل و ئایپاد و تابلێت و شتانە بەکاربێنی باش ئافرین چووکە زیان بە چاو جوانەکان نەیەگەێنێ بەردەوام بە لە وێنە کێشان هەر بژی چۆنی کوڕە جوان باشی ئەوە کێ قژیاوە چۆن بۆ داهێناوی ئافرین ئەی خۆ زای دایبێنی ئافرین ناو چییە ئەنەس لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافرین ئەنەس لە ماڵەوە یاری بە چیەکەی نابێت نابێ یاری بە ئایپاد بکەی لە بری ئەوە ئەبێ یاری لەگەڵ هاوڕێکان تا بکەی لەگەڵ خوشک و براکان تا ئەبێ ئەو یاریانە بکەی کە سوودی بۆ جەستەمانەیە وەکو وەرزش تۆپتۆپێن ئەو شتانە ئەویش ئەبێ لەو شوێنانە بیکەی کە هەواکانیان خۆشە وایە هەر بژی زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ تۆم بینی وێنەی جوانەکەی ئەی وێنەکە وێنەی چییە وێنەی خانووە خانوویەکی زۆر گەورە و خۆشە ئافرین بەردەوام بە لە وێنە کێشان دەست خۆش سپاس بۆ ئێوە دەست خۆش بەردەوام بدەیت